السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان بەڕێزان، سپاس بەخوای گەورە ئەم جارەش بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. دیداری ئەم جارمان لەگەڵ ئەو دوو بەڕێزەیە کە ڕوبەڕووی دکتۆر عەبدولەتیف بوونەوە لە بەریتانیا. هیوادارم تا کۆ دەبنەوە بتوانن هاوکاریمان بکەن، شێری بکەن وەش لە ئەکاونتەکانتان بۆ ئەوەی خەڵکێک زیاتر بینەری بی و ئامانجیشمان لە دیداری ئەم دوو بەڕێزە ئەوەیە ڕاستیەکان بزاندرێ و بزانین هۆکاری ئەم گرژیە و یان ئەم پرسیارانێک کە بەگشتی لەلایەن خەڵکی ئەکرێ دەربارەی ئەم ڕووداوە بەرەو چێ دەچی و وەڵامیان چییە. هەمولایەکتان بەخێر بێن. لەم دوو بەڕێزە سەرەتا دیداری کاک بیلال حەمە دەکەن کە ئێستا بینن لەسەر شاشەیە، بەڵام تا ئەم بەڕێزانە خوا بن و ئێمەش لینکەکە لە شوێنی تر شێر دەکەین و دێنەوە خزمەتتان. ئێستا چاوەڕێ بن، ئینشاءالله دەست بە دیدارەکەمان دەکەین. هیوادارم شێری بکەن ئێوەش، چونکە ریپۆرتێکی زۆرمان لەسەر بوو، لە شەوێکی دوو سێ جار ریپۆرت کراین، ئەکتیڤمان دابەزیوە، پێویستمان بە شێرە سپاسان دەکەین. ئێستا من خۆم بە خێرایی دێمەوە خزمەتتان، دەست بە دیدارەکە دەکەین ئینشاءالله. تەنها لە دوای ئەم چەند کاتەکەمەی لینکەکە پۆست دەکەین ئینشاءالله لە شوێنی تر. هەمولایەکتان بەخێر بێن و پرسیارەکانیشتان بە پێی توانە و کاتەکە، چونکە کاتێکی دیاریکراوان هەیە بۆ دیدارەکە و دوو بەڕێزیشن لە دوای کاک بیلال کاک ئەنتۆنیۆ سیشوان ئامادەی ئەویش وەردەگرین. بۆی بە پێی کات ئینشاءالله کۆمنتەکانی ئێوەش ئاراستیان دەکەین کە لە تەوەری بابەتەکەی ئینشاءالله. هەمولایەکتان بەخێر بێن. هەمولایەکتان بەخێر بێن بەڕێزان، سپاسان دەکەن ئێوەش هاوکاریمان بکەن. ئێستا لە ئەکاونتەکانم لینکەکە دادەنێن بۆ ئەوەی بەڕێزانە ئاگدار ببنەوە کە چاوەڕوانی ئەم دیدارە بوون. بەڕێزان، ئامانجیشمان تەنها لەم دیدارە بۆ ڕاستی ڕووداوەکەی و هیچ مەبەستێکمان نییە، بەڵام کۆمەڵە پرسیارێکی خەڵکی کۆبوویتەوە و کۆمەڵە گومانێکیش لەسەر ئەم ڕووداوە دەورژێندێ بۆ ئەوەی لە زاری خۆیان و کەوانە کەسی یەکە من پرسیارەکانە ناڕاستە بکەین و وەڵامەکانمان دەستکەوین. هەمولایەکتان بەخێر بێن. هیوادارم ئێوەش هاوکاریمان بکەن. دوو شوێنی تر ماوە و دەست بە دیدارەکەمان دەکەن ئینشاءالله. بەڵێ بەڕێزان، ئێستا نزیک بووینەوە لەوەی دەست بە دیدارەکەمان بکەن ئینشاءالله. زۆر باشە. زۆر باشە، دەستان خۆش بی، هەمولایەکتان بەخێر بێن. زۆر باشە بەڕێزان، ئێستا دەست بە دیدارەکەمان دەکەین بۆ ئەوەی بزانین ئەم گرژەی کە لە بەریتانیا ڕوویدا ئەوە کارەکە چی بوو و بۆچی ڕوبەڕووی دکتۆر عەبدولەتیف بوونەوە و ئەم پرسیارانێک کۆبیتەوە بتوانین وەڵامەکانمان دەستکەوین. بەخێر بێ کاک بیلال، سەرەتا بەخێراتنت دەکەین بۆ ئەم دیدارە. بەخێر بێ. السلام علیکم و رحمة الله. بەناوی خۆی گەورە. زۆر سپاس کاک بەرزان، سپاس بۆ بینەرانیش. سپاس بۆ تۆش کاک بیلال.
ڕاستەوخۆ با بچینە ناو پرسیارەکان. ئەم گرژیە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا بۆ ئێوە یان بۆ دکتۆر عەبدوڵەتیف یان هۆکارێکی تر هەبوو؟ ئەگەر ڕوونی بکەیەوە. بسم الله الرحمن الرحیم. هۆکاری ئەم گرژیە، هۆکاری سەرەتایی ئەم گرژیار هەمووی بۆ دکتۆر عەبدوڵەتیف و ئەو جەماعەتەی کە لەگەڵی دابوون دەگەڕێتەوە، چونکە بەڕاستی من هەر بڕیارم دابوو نەچمە هیچ کۆڕێکی ئەو، چونکە ئەوە مەشغوڵین بە ژیان و ئیش ئەوەوە کاتی ئەوەمانێ بچین لە کۆڕی کەسێکی ئاوا دانیشە، بەڵامی تر کە ئەوان دەستیان پێکرد ئێمەش مەجبورین کە بەو شێوەیە بۆیان تاو بکەین. یعنی تو هەر ئامادە نەبی بچێ هیچ کۆڕێکی؟ نا، من هەر کە یەکەم ڕۆژ هات کۆمەڵە برایەک پەیوەندیان بێەوە کردم وتیان کە عەبدوڵەتیف دێ بۆ بەریتانیا، گوتم لێی گەڕێنە چێتە هەر مزگەوتێکەوە. دڵنیا بووم لەوە، یعنی بچێتە هەر مزگەوتێکەوە ئێمە بچین جوابی پرسیار نەداتەوە تووشی ئاژاوە و دەنگە بین، جا لەبەرەوە وتم شکۆی مزگەوتەکان گەورەیە ڕەجان لێی گەڕێن. هاتووە بۆ وەرکوێ ئەڕوا بۆ چەند مزگەوتێکی خۆی ڕابا بڕوا و بگەڕێتەوە تاوە. بەڵامی تر کە خۆی ئەوەی دەست پێ کرد بۆ شێوازە ناشرینە، ئێمە ناچار بووین بۆی ڕەدی بینەوە پێی بڵێن ئێرەش کوردستان نییە بە ئاساییشەوە بیتە کۆڕەکان، وەکو لە هەڵەبجەی شەهید ئەو کاتێک کە لەیە بوون بە ئاساییشەوە ئاتە ناو کۆڕەکان و تەنها جوابی پرسیاری خۆیە داوە. کەسێکیش لە ئێمە ڕخنەیەکی وامان لێ بگرتە یان پرسیارێکمان لێ بکردایە لەسەر وەلی ئەمر یا شتێک، جاسووسەکانی راپۆرتی لەسەر ئێمەدا بە ئاساییشەوە کەوتی نەژێر تاقیقاتی ئاساییشەوە. بەڵێ ئەی بۆچی وتی ئەم بێئەدەبانە دەرکەنە دەرەوە؟ ئەم تووڕەبوونەی عەبدوڵەتیف هۆکارەکەی بۆ چیەوە؟ بەڕێزیشت هۆکارە سەرەکیەکە کە بەشداریت کرد مادەم بەتەمانە بووی بچی و دواتر گرژەکان دروست بوو بە وردی ئاماژە پێ سپاست دەکەین. یان چی وای لە تو کرد بزاد یعنی کاردانەوەت هەبی؟ بڵێ تەمەن کاک جوامێر هاوڕێ نزیکمە و ئەو برانەی تری شەرعیان ناسم کە هاوڕێ من، ئەو شەوە کە بەو شێوازە کاک جوامێر پرسیاری لێ کرد و دکتۆر عەبدوڵەتیفیش بەو شێوازە وەڵامی دایەوە لە کۆتاییە کە وەڵامی پێنەما بەو ئوسلوبە زۆر ناشرینە پێوتن ئەو بێئەدەبانە بکەنە دەرەوە لە ماڵی خوای گەورە لە کاتێکا تۆ میوانی لە مزگەوتی سەلاحەدین لە لەندەن کە مزگەوتی هەموو کوردێکە لێرە، ئێمە نیشتەجێن لێرە، تۆ ڕێزی میوانەتی خۆ ناگری و ئەنازی بە کۆمەڵێک لە گەوج و گژەر و پاتاڵ بە دەورتەوە و ئەزانی ئێرەش کوردستانە بە نێتی کوردستان تێ ئەخڕی، بە تایبەتی ئەوەی کە لەگەڵیایەتی ئەوەی کە لە دەسەڕاستایەتی دەموچارێکی دێزی ناشرینی هەیە. نازانم ئاساییشە یان دژە تیرۆرە یان لە کەسێکی ئاسایی نەیەگرێت، دڵنیام لەوەی کەسێکی سەربازیە. ئەتری ئایەکێتی نردوێتی پارتی نردوێتی هەندێکی ئەڵێن برای عەبدوڵەتیفە کە پێیان ئەڵێ دەمی خۆت بگرایگینا بە شەقت کەمە دەرەوە بە شێوازێکی زۆر ناشرین. بەڕاستی من زۆر بێتاقەت بووم و زۆریش تووڕە بووم، وتم ئەم جارە خۆمە ڕۆم و بزانم ئەمە کێ بە شەق ئەتوانێ ئێمە بکاتە دەرەوە، چونکە ئەگەر جوامێر ئەو کاتە خۆی و چەند برایەک بوون ئێمە نەڕۆشتین، ئێمە زۆرتر بوون، بەڵام وتمان جارە لێ گەڕین تا ئەوەی بزان نەگا بکوێ. بەڵێ بەڵام لە گرتە ڤیدیۆیەکدا دەرەکەوێت تۆ موبایلەکەی دەستی کوڕەکەی عەبدوڵەتیف یان هی عەبدوڵەتیفە ئەیشکێنی. ئەم شەڕ و گرژیە لە مزگەوتی دووەم هۆکارەکەی چی بوو؟ کاک بەرزان، 3 شەو عەبدوڵەتیف هات بۆ لەندەن، ئێمە لە لەندەن دانیشی. شەوی یەکەم من نەچوومە ئەو کۆڕێەوە، شەوی یەکەم کاک جوامێر و کۆمەڵێ برایتر ڕۆشنە کۆڕەکەی و پرسیاری لێکردن. ئەوە بوو لە ڤیدۆکەدا هەمووی بینی کە عەبدوڵەتیف کە وەڵامی پێنەما پێیوتن ئەو بێئەدەبانە بکەنە دەرەوە. تەبەن ئەمە سیفاتی کەسێکی بێعیلمە، سیفاتی کەسێکە کە لە حەق بەترسی. یعنی تۆ ئەگەر لەسەر حەقی بۆ جوابی پرسیار نادەیتەوە، بۆ وەڵام و پێ نامێنی لەسەر حەق بە کاک. لەوێ من نەبووم بەڕاستی، بەڵام کە ڤیدۆکەم بینا ئیتر بڕیارم داوتم ئەم جارە خۆمە ڕۆ. بۆ شەوی دووەم کۆڕێکی تری هەبوو لە مزگەوتی قوبا لە لەندەن، زۆر دوور بوو، لە تقریبا 2 سەعات دوور بوو لە شوێنی ئیشەکەی من. هەر ئەو شەوە بەجلی ئیشەوە وتم هەر خۆم بە تاق و تەنها ئەچمە ناو کۆڕەکەیەوە بزانین ئەم گوندەیەکی ئاوا بە شەقەمان کاتە دەرەوە بە حسابی کوردستان لێخڕی. ئەو چوومە ناو مزگەوتەکەیەوە لە کۆتایە وتم کاکە ئەمانەوێ پرسیار بکەین بە دەمی، ئەوەی ونا بنووسین، ئەمەش ئەزمموی نووسینمانەیە. جارێکیان هاو بۆ هەڵەبجە 1-2 پرسیارم لێ کرد لەسەر مەلا بەختیار و ئەوانە ئەو مەدخەلەی کە پرسیارەکانی بۆ هەر بە بەرچاوی منەوە دڕاندی لە هەڵەبجەی شەهید کۆڕێکی 2016 بوو هەڵە نەبوو، هەر دڕاندی و تەواو. لێرەش بە هەمان شێوەیە، یعنی کەسێک لەگەڵ یایەتی دەرەکەوێ نازانم ناوی چێ، لە زۆربەی کۆڕەکانە ئەیبینم
بە چای خۆم بینیوێتی پرسیاری خۆی نووسیوە، ینی من لەگەڵ توام لە کۆڕەکە بە عەرەبی پرسیاری بۆ نووسی لە مزگەوتی قوبا، دوایش وتی منەوە پرسیارم نووسیوە قەینا بە کوردیش جواب بەرەوە، ینی کۆمەڵێ پرسیارە لە دەوروبەری خۆیانە، کۆمەڵێ پرسیاری دیاریکراوە، پرسیاری عەقیدە و پرسیاری وەلای ئەمر و پرسیاری تاغوت و پرسیاری تەوحید و ئەمانە بڤەیە هێڵی سوورە، هەر کەسێکیش بیکە ئێتر ئەمە خەواریجە، ئەمە سەگی ناو ئاگرە، وەکو باسێکە وەکو عەبدوڵەتیفش خۆی ئەمەکە بە سەگی ئاگر کەچی وەلی ئەمرێکە بە دەوری لالش ئاسوڕێتەوە ئەیکا بە وەلی ئەمر و خەلیفە. بەهەرحاڵ هەر خۆم چوومە ناو کۆڕەکەوە ڕێیانەدا ئەمە بوو بەنووسی مستیقە بەنووسی نەکرد، دوایەوە کە تەواو بوو هەڵسامەوە لە ڤیدۆکە دیارەت و مامۆستاکان مامۆستا پرسیارمانەیە قەوسێکمان بێتی ئازاد نەبێ بەدەمی کە هەڵسامەوە کوڕەکەی عەبدوڵەتیف کە ناوی عەبدولحەقە ئایفۆنەکەی لە بەردەمەدا نابوو، ئەوە پەیجی سەرەکیەکەی لاوی پێکردەوە بەو ئوسلوبە ناشرینە دەستی کرد بە مۆبایلەکەی منە فڕێدا کە ئەوەی کرد منیش یەکسەر مۆبایلەکەی ئەوم بەو شێوازە یعنی تەنها بەس لەبەرەوەی وتت پرسیارمێت تەلەفۆنەکەی لێ فڕێدای هەرەوە بەس ئەوە ڤیدۆکە دیارە لە لایڤەکەش دیارە دەناوت و مامۆستا ئەمەوێ پرسیار بکەم، ینی ئەمە ئەخلاقیەتێت پێشتر پێشەوەی برێ پرسیارەکەم و تەلەفۆنەکەت بە ئەرزیدا بدەن تۆ بە نامە نەدنار بوو پرسیار پرسیارم بە نامە نەناردبوو چونکە سیقەم پێی نەبوو، سیقەم بە نامە نییە چونکە ئەوان نایخوێننەوە یا خۆی سیاسەتێکی هەیە ئەو دکتۆر عەبدوڵەتیف هەنێ پرسیار مەسەڵەن لە برایەکی تر لە شوێنێکی ترا پرسیاری لێ کرد ئەو ناخوێنرێتەوە ئەوەی کە پرسیارەکەی لێ کرد ڕاستیشی نەیەکرد، ینی تۆ لە مۆزوعەکە تێگەی چۆن ناخوێنرێتەوە کە پرسیارەکەیتە بەردەم تێگەی ئەڵێکی ینی خۆی لێ دزێتەوە، بەڵام کە تۆ هەستای دەم بەدەم پرسیار و لێکرد ڕوبەڕوو ئەو کاتە واسەحی هەموو پەیامەکەیەگا لەبەرەوە مستیقەت بەوە نەبوو هەسا مامۆستا قەوسێک ئەمانەوە بە دەمی پرسیار بکەیت بەو شێوازە عەبدولحەقی کۆڕی دەستی کرد بە مۆبایلەکەم، منیش مۆبایلەکەم هیوادارم شکابێ نەموتۆ سەداتە شکاوە چکانێ پێشدا ناوکە گوای من مۆبایلی ئەو شکاندەوە ئایفۆنێکی 16 بوو، ئەوی شەر بە پارەی وەلی ئەمر کراوە با بشکێت بەڵام نەموتۆ تەواو شکاوتم ڕەنگە شکابێ بەو شێوازە دوای ئەوەش کاک بەرزان دوای ئەوەی کە مۆبایلەکەی لێ سەندم عەبدولحەق چونکە هەر خۆم بووم باوەڕ بێکە لە کۆمەیان لێ کردم وشەی زۆر نەعانی وشەی گەواد لە مزگەوتا بەکارێ ئێتخوا من وشەی گەوادم بەکارهێناوە یا ئەوە هەر بە بۆگز و لەقە ینی 2 نەفەر بوو یا 3 نەفەر بوو چکە دڵنیانیم لەو کاتی بارگژیا 2 نەفرێکیان بۆگزێکی بۆی نامە و بەرم نەکەو هەرشەدە منیش بەرگریم کرد دانێکی تریشان دی ساعت لەقەیەکێناوە ئەویش مار بەرنەکەوە الحەمدولله ینی خوای گەورە پاراستمی لەناو ئەو گورگانە بەڕاستی دوای شەڕ و هەرایەکی زۆر ئەمجا چیان کرد تەلەفۆنیان کرد بۆ پۆلیس ینی تۆ سەیریک ئەمانە هەر جاسوس بوون بەس بەڵام وایان زانێت پۆلیس وەکو ئاسایشی کوردستان وایە تەلەفۆنیان کردەوە بۆ پۆلیس لە دەرەوە قسەی ناشرینیان کردووە بە پۆلیسەکان نەڵێ دانێکیان ئەمە شەڕی کردووە لە ناو مزگەوتە ئەمە مناڵی ترساندووە مناڵەکان ترساوێتتر ئەو درۆ دەلەسانە تەبعاً پۆلیسیش زۆر بە شێوەیەکی جوان سواری سیارەیان کردم وتیان ئەم شوێنە مەترسیدارە بۆ تۆ ئەو بینە مەحەتە قیتار و بڕۆرەوە بە ماڵەوە و تەوا بۆ شەوی دووە. بەڵام لەگەتە ڤیدیۆیەکی دکتۆر عەبدوڵەتیف قسەی کردووە ئەڵێ لەبەر سەموتاعی یاسای بەریتانیا نەبوایە خراپمان بەسەر دەهینان کە ئێوە ویستوتانە بە حیساب شەڕ بکەن بەڵام تۆ ئەڵێ لێیان داوین و ئەوان هەڕەشەیان کردووە و شکایەتیان کردووە ئیتر ئەمە چۆنە ینی ئەمە ڕاستە ینی لە بەهۆی یاسا و احترامیەوەیان گرتووە و دەنگیان نەکردووە یان شتی تر هەبوو لە پشت کامێرە کاک بەرزان لە قانونی بەریتانیا عەبدوڵەتیف ڕاستەکە بەدڵ نییە قانونی وەلی ئەمرەکەی ئەرێ بەدڵ نییە قسەکردن و شتانە ئازادە بەڵام کە تۆ پەنجەیەک ودا لە من یا دەست و بەرز کردەوە لە من ئەو کاتە تۆ توانێت کڵێم بکەی لە یاسای خۆیانە لە قانونی خۆیانە ئەوە شەوی دووەم بوو باسی ئەەکەم لە شەوی دووەمە کە بۆ شێوازە کە لە کۆمەیان لە من کرد هەرچەندە یەک دوو براش تەلەفۆنیان بۆ کردم وتیان تۆ تا لە ڤیدۆکا دیارە دەستدرێژیەکەنە سەری تۆ توانی کڵێم بکەی دژی ئەوان وتم نا من چۆن کێشەی مزگەوت دەبە من بەردەم قانونی ئەوان ینی ئەمە کێشەیەکی مزگەوت و لێگەڕێ نەکڵەیمەکەم هیچ لێگەڕێ بەڵام وتم دڵنیا من تۆڵی ئەمە ئەەکەمەوە ئەوە شەوی دومیش بەو شێوازە گە لە کۆمەیان لێ کردم یەک دنیا قسەی ناشرین ینی هەر ناشرینترین قسەیان دا یەک مەدخەلیەکە ئەو گەوادە ئێرانیە خۆ ئەوە قسەی ئینسانی مسلمانە لەناو مزگەوتەکە لەناو حرەمی مزگەوتی قوبا بڕۆن ڤیدۆکە لێدەن یعنی خەڵک ئەمە باس ناکە خەڵک بۆ باسی ناکە بۆچی ئێمە ئەوە تووڕە بووین ینی ڕەتفعلی ئەم کارانە کێ بوو عەبدوڵەتیف و دەروێشەکان بوو کە بە مافیایی لێیان نەخوری وایە نەزانی ئێرەش کوردستانە بەڵێ بەس یعنی
ئەوان وا قسەکەن گوای ئەوان هەر بێدەنگ بوونە هەر ئێوە شەڕتان کردی و جنێوتاندایە و هەر عەبدولەتیفتان بینیوە و هێرشتان کردیەوە بەبێ هیچ هۆکارێک و ویستیتانە ڕسوای بکەن زەری بکەن یان لە شکۆی بدەن و خۆی ئەڵێ کاک بەرزەنگیان ڤیدیۆکان شایەتن ئەو برایەمان کاک جوامەر زۆر بە جوانەی پرسیاری کرد لە شەوی دووەما منیشم پرسیارم کرد یەک بێڕێزیمان نەکرد و ئەوان پەلاماری ئێمەیانداوە تەبەن ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان شارەزانی لە وڵات ئەوان لە قانونی ئێرە نازان ئەوان هەر بە عەشایری لێخۆن ئەوان هەر وازان کوردستانە بۆی ئەو غەڵەتانەیشان کردن یا دڵنیام ئێستا زۆر پەشیمانن لەوە ئەو ینی ئەگەر بیان زانیای هەرچۆنەوە قەدەرە باس لە قەدەر ناکرێت بەڵام هۆکارەکە ئەوە بوو نەیانزانی کە لێرە ناتوانن ئەو ئازادیە کە یەکێتی و پارتی وەلی ئەمرەکانیان کە ئاسایش بۆی دابین کردوون بە ئارەزووی خۆیان لە کوردستانە چیان بوێ ئەیکەن لێرە ناتوانن لێرە مرۆڤ شکۆی پارێزراوە ینی دەستدان لە مرۆڤ هێڵی سوورە بەڵام ئەوان ئەویان نەزانی بەڵام بۆ شەوی سێم کاک بەرزان لە شەوی سێم ماوتم بڕیار بێ تۆڵی ئەمە بکەمەوە ئەوان ئێس ئاوا گەلە کۆماکەن لە من کە من تەعدای هەمویانم کرد بە تاقوتە ناڕۆشتم کە بە تاقوتە ناش بڕۆم بۆ شەڕ ناچم لە مزگەوتدا شەڕ ناکەم بەڕاستی بەڵام ئەوان کە دەستدرێژی بکەنە سەر و ئەو بۆ شێوازە و لێ بکەن کە لە ڤیدیۆکانە دیارە ئەبێت تۆش ڕەتفعلێک و هەبی جا لە سەوی سێیەم لە ڕەتفعلەکەت چۆن بوو ینی لە شەوی سێیەمدا کۆڕێکی تری هەبوو لە ڕژ سپارک لە مزگەوتی ڕژ سپارک لە سنترالی لەندەن مزگەوتێکی گەورەیە هەندێک برا کە ئەم ناسین و پەیوەندیم پێوە بوو تەلەفۆنم بۆ کردم کاکە شتێکی وایە ئەگەر بە تەنها ڕۆین ئەچینە کۆڕەکانیەوە زان تەنهاین گەلە کۆمەمان لێەکەن سوکایەتیەکەن وازان دەسەڵاتمان نییە جوابی پرسیارمان نادنەوە ئەبێ پێکەوە بڕێن ئەم جارە ئەگەر پێکەوە ڕۆشن پرسیاری لێکن بە شێوازێکی جوان لە حاڵەکاتێکە ئەگەرەوە زانیمان دەمدرێژیەکەن یا زانیمان بە نیازی شتێکی خراپن بە تایبەتی ئەو دەمدرێژیان کە بە کاک جوامێر ئەڵێ دەمەداخەگینا بە شەق ئەتکەمە دەرەوە وەکو ئاسایش لێ خوڕێ ئەو کاتە ئێمەش دوو قسەیان لەگەڵاکەین ئەوە بوو برانە هەمویان کۆبوونەوە ڕۆشی نەژوورەوە بۆ شێوازێک کە ئەی بینین کە ئێمە چوونە ژوورەوە ئەو کۆڕەکەی داخست کۆڕەکە تەواو بوو ڕەنگی زەرد هەڵگەڕا کاک بەرزان باوەڕ بووە کە لە لایفەی کاک جوامێرە هەیە ئەنی ڕەنگی هەمویان گۆڕا ئیتر وتمان پرسیارمان هەیە سەرەتا هیچ هاتنە پێشەوە و چیە و ئاژاو ئانێنەوە ئێمەش بەو شێوازەی ئەوەی لە ناخی دڵمان هەبوو پێمان وتن هەرچەندە هەندێکیشی لەبەر پاراستنی شکۆی مزگەوتەکە نەئەبوایە بەڵام تازە بوو ینی شتێکیشی لە دکتۆر عەبدولەتیفان نییە کە شتێکمان پێ نەوتۆ کەتیان نەبێ ینی ئەوەی کە پێمان وتووە بە زیادی شەوەتیایە بووە بەڵام لە ناو مزگەوتدا شکۆی مزگەوت پارێزراوە بەڕاستی من هەست بەو لە هەندێک قسەی پەشیمانم هەست بە تاوانی شەکەم و ئێسەی ژوتومە هەر مامۆستایەکی ئاینی هەر سزایەک بۆ من دانە یا بۆ ئەو برانە لە بەرامبەر ئەوە ئێمە ئامادەین منمان لە موبارێکترە بۆ شارەی ئیسلام لەبەر شکۆی مزگەوت تەبان لەبەر شکۆی مزگەوت پەشیمانین لەوەی لە ناو شکۆی مزگەوت تا هەندێک قسەمان کردووە کە هی ناو مزگەوت نیە چکە مزگەوت شوێنێکی پیرۆزە مزگەوت کەنیسە و مەعبەد و شوێنی زەردەشتەکان نییە ئەمڕوو داواگەر لە دەرەوەی مزگەوت باە ئاسایی وڵاتەوە هەمووی لە دەرەوەی مزگەوت وایە زۆر زیاترمان پێوت بەڵام لە ناو مزگەوتە ئەبێ شکۆی مزگەوت بپارێزیتەوە بەڵام میزانی هەنەجار کە تۆڕای بێ ئاگار لە خۆی نامێنێ بە تایبەتی کاک بەرزان کە ئێمە زۆر بەمان هەڵاتوی دەست یەکێتی و پارتین زۆر بەمان لەسەر ئەم ئیسلامە شەڵاتوین ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە ئەگەر لێمان قبوڵکە ئێمە واڵین بەڵام خوای گەورە لێمان قبوڵەکە ئێمە تەنها دوعاکەین بەڵێ بەڵام یەکێک لە مامۆستا سەلەفیەکان وتارە داتن وێنەی تویان بڵاو کردووە تو ئێستای خەمە سەر شاشە بۆی بەڕێزانش بیبینم مامۆستایەکەش بناسن وێنەیەکی دکتۆر عەبدولەتیف و مامۆستایەکی سەلەفی ڕیژدارە وێنەیەکی جەنابتیان دانایە بە ئاڵای یەکێتیەوە گوایە تۆ هەوادار و لایەنگری یەکێتی و یان سەربە یەکێتی و ئەم گومانانت بۆ بڵاوەکەنەوە ئەم وێنەیە چییە و چ ڕاستێکی هەیە وە تۆ یەکێتی بووی قەت یەکێتی تۆی ناردووە یان ئەم مامۆستایە بۆ ئەم قسانەکە یان ئەم خەڵکە سەلەفی بۆ ئەم تۆمەتت بۆ دروست دەکەن ئەگەر وانێ سبحان الله کاک بەرزان ئەمە قەلانە هەر زۆر کەر و ئەحمەقن یعنی ئەوە تا ئەو کابرا ناوی مەلاجیادە بەحسا هەڵا بڵاڵەبجە دانیشە نزیکی ئەمەیە ئەمە تا بە کۆڵی ڕیشەواتۆ درۆ ئەگا بە ئاشکرا ینی ئەمە منهەجی مەدخەلێتە نەک ئەوە 1001 بوختانێتیان پێکردوم کاک بەرزان ئەی لە پێیجی خۆیان لە پێیجی گەورە ئەمە معتادە ئەمە عەرزی فرۆشتە و ڕای کردووە ئەمە مەشروبخۆرە ئەمە نوێژ ناکە ئەمە ئەوەیە ئەوانەش چی شەخسی نەگەر بوختانیشیان پێکردی بەڵام مەوزوعی یەکێتی بوونە دەمە دەگەڕێتەوە بابی جاسووسی و تێکدەری دین و
زۆر دەگرێتەوە بۆ ئەوە بەلامەوە گرنگە جەنابەت یەکێتی بووی کاک بەرزان سوێن بە بۆ خوای لەو بۆ خوایە لەو کاتەوەی کە من خۆم ناسیوە یەکێتی دژایەتی بنەماڵەی ئێمەکە و ئەلحەمدولillah لە ناو بنەماڵەی ئێمە یەک نەفەرتیان نییە نە یەکێتی نە پارتی نە حیزبێکی ئەلمانی بکە ئەو پەریشانازیە یعنی منیش کە هەڵهاتووم لە ترسی یەکێتی هەڵهاتووم کاکە وەڵات دژە تیرۆری یەکێتی پەلاماریدا یعنی پەلاماریدام 2010 بوو دژە تیرۆر ویستیان من ڕفێنە لەبەر نووسینەکانم لەبەر شعرەکانم هەڵاتم مەجبور کاکە من زەلیلی قبول ناکەم وباتە سژنەوە کاک بەرزان 1001 جنێ و پێدا بەخونە بە دینەکە و بە ڕیشەکە و بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خوای گەورە والله جنێوە دەن جنێوی وا ئەدەن ئەگەر دەسەڵات و هەبێت لە دەرەوە شتێکی تری لێکەی بەس تۆ زەلیلی تۆ کەلەپچەی ئێمەنیش ئەو زەلیلێم پێ قبول ناکرێ ئەمەنی یەک جار بوو کوژێت و بڵێ تەواو ینی ئەتک تاکا سوکایەتی و پێکە ئەو پەڕی زەلیل تەکا هیچی شو پێ ناکرێت ئێکەوتم کاکە من زەلیلێم پێ قبول ناکرێت با کاکە هەڵبێ مەچم بۆ شوێنێکی تر ئەچم بۆ حەبەشە حەبەشە خۆیش نەبێت لەوێ ژیانە پارێزراوە کەچی ئەمە ناتون ئەمە تا کاکە مەلاجیادە بە حساب ئەمە ناوی جیادیشە قوڕ بەسەر ناوەکانی تر هاتووە ئەڵێ ئەمە یەکێتیە ئەو ڕەسمە کاک بەرزان دووسێ هەجووی یەکێتیم کردووە لە شێراوە لە شەشەم یا حەوتەم پۆست مایدام ناوە کاتێکە هەجووی یەکێتیەکەم ئەوە چ ڕسمێکم داناوە لەگەڵ بەڵام تر ئەوە نەبی ئەقڵ سبحان الله ینی ئەو نەبی ئەقڵ و بوختانچین هاتووە نەنە کاکە وەڵام ئەمە یەکێتیە سبحان الله یعنی جەنابەت ڕاکردووی دەستی یەکێتی خۆت قوربانیەتی دەستی ئەوانی وە هەڕەشەش لەسەر کەسکاری هەیە بەڵێ کاک بەرزان ئەتا ئێستا زیاتر لە 3 مانگە برایان ڕفاندوم ئاسایش لەکانی گۆم ئامۆزایەکیان ڕفاندوم ئاسایش کوڕی ئامۆزایەکیان ڕفاندوم لە ئاسایش زائدەن هاوڕێی زۆر نزیکیان ڕفاندوم هەر لە گوندەکەی خۆمان لە ئاسایش زیاتر لە 3 مانگە ینی ڕفاندویان ئەچن بۆ لایەن کاکە ئەمانە چیان لەسەرە ئەڵێن بیلال قسەمان پێڵێ بیلال دژمانە نووسی تۆ سەری بە قیمەتی یەکێتی بکە ئەگەر من لێرەیە قسە بکەم ئەوانە چن قسە بە ئەوانە چن برامەگرن وەزائدەن هەڕەشەی زۆر پیس لە دایک و باوکم کراوە ینی یەکێتیەکی بێئەخلاق هەڕەشەی شەرەف لە دایک و باوکمەکە کەچی ئەمە لە لە دایکیش حتا کاک بەردان لە دایکیش و لە باوکیشم یعنی ئەمە ئێستا ئێڵێ چکە زۆر پۆستم ڕەش کردەوەتم لەبەر سەلامەتی ئەوان يعني ئەمانەش تەنها لەبەر شعرەکانت بەس لەبەر شعر تەنها لەبەرەوەی کە من هەجوویانەکەم وە کۆمەڵی نووسینشم دژی ئەوان کردو سوێن بێ بەخوای گەورە لەبەر هیچی تر ینی دووەستامتم تەواو شتەکە کە لە دەسەڵاتی توان نەمێنە کاکە من بێدەر نەبم بزانم چیەکەن هەتا ئێستاش براکەم دایکم نەیبینەوە ماوەجێ نەکراوە وەخەوە غێری ئامەزا و کوڕی ئامەزا ڕێنزیەکانم لە سژنیکانی گۆما یعنی ئەمە هەموو درۆ شتی ناڕاستە کە بە تۆمەتی یەکێتی بوون گومان لەسەر بڵاوەکە کاک بەرزان بۆیە ئێمە جاری وایە ئەوە تووڕێ بوون ئێمە لەو زڵم و زۆرەی یەکێتی ڕامان کردووە کاک عەبدولەتیفی شتێ لێرە بۆیان پانەکاتەوە لێرە ئاڵێەوە گەر سەبر بگرن لەسەر ئەم نالێت تەعاوتە تەبعەن سەبر بگرن خێرتان دەسەکەوێت سەبر لەسەر چی بگرین یان یەکێتی و پارتی ئەوەی سوکایەتی بێ ئیسلام کردیان ئەوەی بزانن گەنجدا ئەچن دەستگیرەکەن و 1001 تۆمەتی بۆ دروستەکەن یعنی ببورە یعنی یەکێک لەو هۆکارانەی کە مەسەلەن ئێوە دژایەتی عەبدولەتیف دەکەن ئەو معاناتێک کە ئێوە بەدەست خۆ دەڵێ تاغوودەکانی کوردستان ئەی چێژن و ئەگیرێن و سوکایەتی و زەلیلی و ئەوانە واتان لێەکە کە ئەشبینن عەبدولەتیف بەوەلی ئەمریاندا ئەنێ و بەرگریان لێ دەکە ئەوەش هۆکارێک ئێوە زیاتر مەسەلەن دژایەتی عەبدولەتیف و مەنهەجەکەی بکەن بەهۆی ئەو ئازارەیە کە ئەی چێژن لەدەست ئەو حیزب عیلمانیانە کاک بەرزانگیان ئێمە کە عەبدولەتیف هاتووە بۆ ئێرە وەکو نوێنەرێکی یەکێتی و پارتی هاتووە ناڵێم یەکەم ڕۆژکە پیان وتم لێی گەڕن هاتووە بەڵام کە زانیم لێرەش بێ ئەدەبیەکە لێرەش وازانە یەکێتی و پارتی پارێزن بۆیە من خودی خۆم ئاوا تووڕە بوو بەڵێ عەبدولەتیفمان وەکو نوێنەری یەکێتی و پارتی بیناوە لەم وڵاتە یعنی ئێوە هێرشتان کردە بڵێن مەسەلەن کە ڕووبەڕووی بوونەوە و شەڕەکە دەستی پێکرد بەردەوام بوون بەهۆی ئەوەی نەگوەکو عەبدولەتیف وەکەوەی نوێنەرێکی پارتی و یەکێتیە دژایەتیتان کردوتەوە سەرەتا کە هات وتم من لاقەم نێ و بابێت چی ئەکا بابیکە ئەوە کێشەی خۆیەتی بەڵام کە زانیم لێرەش هەر بێئەدەبیەکە وەزایدە نوێنەر یەکێتی و پارتیشە دەتم تەواو کابرا دەکەن نوێنەر یەکێتی و پارتی و لێرەش بێئەدەبی بکە بەرامبەر ئێمە توخوای ئەمەش نەوێنین دوو قسەی حەق بەرامبەری بکەین ئەتر مسڵمانێکی ئەتر عیزەت لەکوێیە
لە کوردستان هەر زەلیل و لە ئەوروپا هەر زەلیل ئەو مەناکرێ والله تۆ چی بژی کاک بەرزان لە پێناوی چیا بژی ڕاستێکی دەستت خۆش بی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت تۆ ئەگەر پەیامێکی ترت هەیە زیاتر ڕوونی بکەوە فەرموو ینی شتێک باسی کۆوی سێم بە جوانی نەکرد وتم کە لە شەوی دۆمە ئەوە کە لە کۆمەڵ لێکردم بۆ شێوازم بایلەکان لێ سندم قسەی زۆر ناشرین و شەڕ و ئەوەی ڕوویدا بۆ شەوی سێمە و برانە هەمومان ڕۆشتێنە ژوورە وتمان ئەگەر بەتەمای ئەوە بن شەڕ بکەن یا شتێ بکەین ئەمجارە ئێمە دەرزێکیان دادەین کە بە حیاتی ئاوا دەرزیاندا نەدرا بێژن دەشکۆی مزگەوتی شەپارێزین مەحاولە کۆن شەڕ و شت ڕوونەدا تەنها بە قسە بە پرسیار ئەوە بۆ ڕۆشتین جوابی پرسیاری نەدایەوە کە جوابی پرسیاری نەدایەوە بۆ شێوازە تاماشۆری کە تاماشۆریوە لە یەک قسەی پەشیمان نیم تەنها لەوە پەشیمانم هەندێک قسە کراوە کە هی ناو مزگەوت نییە ئەگینا لە دەرەوەی مزگەوت بواە زۆر خراپترمان پێکرد ئەوە دوای ئەوەش عەبدولەتیف هاتووە ڕەشەیەکە لە لای بەگەی جێنێراڵێ وەڵا قانونی بەریتانیا ڕێگەی نەداوە و برایانە دەستیان بکەنەوە ئەگینا خراپیان بەسەرایەن وەڵڵاهی خەجاڵەت و کە عەبدولەتیف وەڵڵاهی درۆکەی وەڵڵاهی زیاد لە 15 برابووین لە شەوی سێمە هەر هاتی نەژرەوە ڕەنگت زەر بوو ئەی بۆ نەوێرافزە بکەی ئەی ئەو شەقوەشێنەی کە یەکێتی نردوێتی یا پارتی نردوێتی لە دەسە ڕاستا بۆ مبالێکی بدەست و ئەی ئەو بووی نەوێرافزە بکە جارێ لەوە زۆر پەس بووین بۆ یەک نەفەرتان نەیوێرافزە بکە ئەخر ئەی بە درۆ تۆ بە کۆڵی ڕێشۆ هاتووی درۆکەی درۆ ئەگەر خۆش و بە مسلمان بزانی هەر بۆ کافریش جوانیە بۆ کەسێک کە دینیشی نەبێت درۆ جوانێت تۆ بۆ درۆکەی ئاوا ئای بۆ شوورەی وەزایدەن 1001 قسەشمان پێ وتراوە وەڵا ئێمە مەریوان هەڵەبجەی نردوێنی وەڵا ئێمە مامەسا فڵان نردوێنی وەڵا ئێمە دەستکیسەین ئەو ئیسلام ناشری نەکەین چی 1001 شتیوە چونکە خەڵکەکە وا ئەزانن ئەم عەبدولەتیفە مسلمانە وا ئەزانم عەبدولەتیفە قودوەیەکە لە ناو مسلمانانە ئەگەر دوو سێ جار تۆ ڕوونی نەکەیتەوە بۆ خەڵکی شتێ ناگای ینی خەڵکی ئەوامە بەڵێ کاک بیلال پرسیارێک حەز دەکەم بەڕاستی ئاراستێ بەڕێزت بکەمەوە ئێمە لە ماوەی ڕابردوودا کە من خۆم لە ئەوروپامە دەبینیم چەندین کەسایەتی ئیسلامی هاتوونە ئەوروپا مەسەلەی دکتۆر عەبدولواحیدە مامۆستا عەلی باپیرە حەزابەکانی تری ئیسلامی دکتۆر مەسەنا ئەمین حاجی کاروان زۆرێک لە مسلمانان لە هەموو فڕقەکان سۆفی و سەلەفی و خەلەفی و ئەنواع کەسایەتی هاتە ئەوروپا بۆچی تەنها ئەم گرژی و ئالۆزیە لە نێوان ئێوەمانە و دکتۆر عەبدولەتیف دروستە بێ بۆچی لەگەڵ ئەوان تر یعنی دروست نابێ ئەمە هۆکارەکەی چییە؟ کاک بەرزانگیان ساڵی پار دکتۆر عەبدولواحید هات هەر خستمانە سەر چاومان باوەڕ بێ کات بە شێوازێک بەخێرهاتنی کرا کارێکی وای بۆ کرا خۆشی تووشی سەرسوڕمان بوو ئەوە نە مسلمانی ئێرە بوو شێوازە جوانە بەخێرهاتنیان کرد حتى كاكا وزن الدكتور عبد الواحد بينا كاك علي بابير خوای گەورە هدایەتی با هدایەتی ئەو ئێمەش بە لەگەڵ بەرنامە ئەوە یانی خوای گەورە لەو گمڕایە لەنا ئەو گمڕایی کە تێکەوتووە دەری بێنێ هات بۆ ئێرە ئەو خاوەنی شخصیاتی خۆی بوو یەک نەفەر سوکایەتی پێ نەکرد یەک نەفەر حتا بەڵام ئەو ئازاد بوو ئەو ڕێدا بە خەڵکی پرسیارکە بەڵام عەبدولەتیف چونکە لەسەر حەق نییە لەوە ئەترسێ پرسیار بکەیت تۆش لەسەر حەق نەبووی دایمەن خۆت زیتەوە دایمەن ئەچتەکوونێکە و دایمەن لەگەڵ پێڕی خۆتا حەز دەکەی پرسیار و لێ بکەن و قسە بکەن بۆیە عەبدولەتیف ئاوای لێها دەگینە ئەو ڕێگەی بدایە بە عاقڵانە پرسیارکەین بە شێوازێکی جوان پرسیار بکەین وەڵامی بدایەتەوە بۆچی ئێمە وامان لێ کرد وەزائیدەن عەبدولەتیف ئەچێ پشگیریەکێتی و پارتیەکە هەرچەندە هەواڵەیەکە یەکێتی نردبێتی یا پارتی نردبێتی بە ڤیزەی ئەوان نردبێتیان من لەوا دڵنیانیم لە خۆشمەوە ناڵێم شتێک بڵێم کە تاوانبار بم بەڵام من کە 4 ساڵە زیاتر نەک 4 ساڵ 3 ساڵ و نیوە لە ڕێگا بووم کاک بەرزان لەو هەموو ناڕەحەتیە ئەمجا گەیشتمە ئێرە کاک عەبدولەتیف خۆت و کوڕێک و کۆمەڵی کەسی دەوروبەر و خێرا ئاوا بە ئاسانی ڤیزایەک و وەرگرت و هاتی بۆ ئێرە ئەمە لەکوێ منای لەکە هازا یا عەبدولەتیف ئەم پارەیەت لەکوێنە بۆچی هاتی خێرا ئەچیتە هەر کۆڕێکەوە تەنها باسی ئەمەکەی خەواریجەکان وان و خەواریجەکان سەگی ئاگری دۆزەخن و سەبر بگرن لەسەر ئەم ئاریە سەبر بگرن لەسەر ئەمە و تاعی وەلی ئەمرەکان بکەن و لە هەموو مزگەوتەکانە هەر ئەم شتە دووبارانەیە خەیرە ئەچیتە هەر مزگەوتێکە و کۆمەڵێک لە دەوروبەری خۆت داانی ئەمانە پرسیار و بۆ نووسن وەکو ئاها چۆن فلیمێک دروستەکەی فلیم بۆ چاواشەکاری تر نازانم ئەم ڤیدیۆانە نێرێتەوە بۆ مەسعود بەرزانی وەلی ئەمری یا بۆ مەسعود بەرزانی کە بە دەوری لالشە ئاسوڕێتەوە کە سوپاکەی ئەچن خاچ کە پێشوەرگەی ئەچن خاچ بەرزەکەنەوە لە دەبەری بەرزانە کەچی ئەمیش بە مسلمانی ێزانێ ئەڵێ مسلمانە کەچی بە سەدامیش ئەڵێ کافرە خۆیش نێ بە سەدام تەوافی لالشی نەیەکرد سەدام زاڵم بوو بەڵام ئەچوو لە کەعبە تەوافیە کرد خۆیش نێ بە سەدام هەنێ جار نوێژیە کرد ئەی تۆ مەسعود بەرزانی بینیەوە یەک جار نوێشکە
ئاخرام خەڵکە ئەوامە بۆچی شوێنی ئەم کابراکەوت یعنی ئەم کابرا ئەوەی مەسئولەکان پێی خۆش بێ ئەوەی وەلی ئەمرەکان پێی خۆش بێ ئەچێ بۆیان نەشەرعێنێ ئەوەشی پێی خۆش نەبێ ئیشارێتەوە و وازێنێ کاکە ئەگەر ناتوانانی حەقیش بەیانکەی بێدەنگ بە براکەم بێدەنگ بە برای من نییە حەشەوەلی لە کاک بەرزانە ئەوە ئەڵم براکەم بەس لەگەڵ تۆیەکە قسەیەکە ینی ئێمە داخیەوە بۆ ئەم کابرایە بە پارەی دزراوی میلەت خەڵک گومڕاکە بۆ بێنان و پیاز بە ناوی ئیسلامەوە بخوا یعنی هۆکاری سەرەکیەوەیە دکتۆر عەبدولەتیف مەجال نادا خەڵک پرسیار بە ئازادی بکە ئەمەیە گرژەکەی دروست کردێ لە چاو مامۆستا عەلی باپیر وەکو جەناب دەفەرمی خۆ ئێوە وەکو عەبدولەتیف دەڕوانە سەرکردە حیزبە ئیسلامیەکان بە تایبەتی مامۆستا عەلی باپیری یعنی پێتان وایە لێک زۆنینە لە ڕووی بیرروباوەڕەوە بەڵام وەکو جەناب فەرمود هیچ کێشەیەک نەبوو لەگەڵ مامۆستا عەلی باپیر بەهۆی ئەوەیە کە ئەو مامۆستا عەلی باپیر ڕێگایەدا خەڵک پرسیار بکا و ئەمانە وای کردبوو ئەو پەنگبوونە و گرژانە ڕوونەدا یعنی عەبدولەتیفیش بە پێچەوانەوە وەکو کورد ئەڵێ قچکە تەنگ بووە و هەزمی و پرسیارانەی نەکردی ئەوە هۆکاری گرژەکەیە یەکێک لە هۆکارەکان با بڵێن ئەی بێگومان کاک بەرزان عەبدولەتیف لەسەر باتڵە براکەم خۆش ێزانێ بەخوا قەسەم خۆش ێزانێ لەسەر باتڵە یعنی عەبدولەتیف سەگی سوڵتانی سەگی دەرگای سوڵتانەکانە حاشاوەلی لەوانە سوڵتانین سەگی دەرگای تاغوتەکان یەکێتی و پارتیە یعنی کێ هەیە بە دۆست و دوژمنەوە ئەم ڕاستیە نەزانێ ئەگیناگە کەسێکی تر بووە وەکو مامۆستا ئیسماعیل سوسەی یا وەکو مامۆستا کامەرانکەری خوای گەورە بە شەهید قبوڵیکە ئەوسیا وەکو مامۆستا کرێکارە ئەوە ئێستا چەند ساڵە لە ئیتالیایە یا وەکو دەیەها مامۆستای تر کە ئێستا لە زیندانەکانە هەریش نەبێ جارە بانگ کرا جارە لەسەر ئیسلام ئاسێ دەدرا ئاخر عەبدولەتیف تۆ لەسەر ئیسلامە چی لێ کراوە دەردی کاک جوامێر لەو پرسیاراوی تۆ غەیری مەسەلەی ئەو ئافرەتەی کە بۆیان دروست کردی چی و بەسەر هاتۆ لەسەر ئیسلامە یعنی تۆ بۆ دێنان و پیاز بە ئیسلامی ئێمەوە خۆی خەڵکیش ئەوامە یعنی لە خەڵکیش ئەگەر ئەو خەڵکە 1001 جنێویان بە ئێمەدا بێ وەڵا گردنیان ئازاد بێت چونکە خەڵک نازانن ئەم کابرا بە چ جۆرێک ژەهر ئەکاتە نا ئەم کۆمەڵگەیەوە بە چ جۆرێک ژەهرە ڕێژێ کاک بلال لا گرتە ڤیدیۆیەک ئاماژە بە ناوی مامۆستا کرێکار و مامۆستا ئیسماعیل سوسەی و مامۆستا کامەران ڕەحمەتی دەکەی ئەمە بۆچی ئەم سێ کەسایەتە لە بەرامبەر دکتۆر عەبدولەتیف ناوهێنا چونکە کاک بەرزانگیانە ئەو سیانە عەبدولەتیف زۆر ڕقی لەوانە بەتایبەتی مامۆستا کامەرانکەریم بە جاسووسی مەدخەلیەکان بەو شێوازە پارتی گرتی بەو شێوازە دەرزی شاریان لێدا دوایەوە دوای چەند مانگێکیکە ئەمری خوای گەورە بە شەهید قبوڵیکە مامۆستا ئیسماعیل سوسەی دیسانەوە بە جاسووسی و 1001 سینارۆ ئەوە تا ئەسە لە سژنایە مامۆستا کرێکاری دیسان بە جاسووسی و 1001 سینارۆتر ئێستا لە سژنایە یعنی ئەمانە ئەگەر کۆمەڵێ هەڵەی تریشیان هەبێ بەڵام هیچ نەبێ تاغوتەکان بە وەلی ئەمر نازانن مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی بە وەلی ئەمر نازانن قسە ناگۆڕن خاوەنی مەبدەن یعنی مەبدەئێکیانەی عەقیدەیەکیانەیە لەسەری پەیوەستن تەنازول ناکەن لەسەر ئەو ئیسلامە کە عەبدولەتیف کردوێتی ناچن لەگەڵ کچی خەڵکا قسە بکەن و هەڵی خەڵەتیان بە ناوی سڵاحکردنەوە یعنی تۆ سەریکە باشە بۆچی خوای گەورە کاک بەرزان ئەفۆم گوتخوا بۆچی خوای گەورە سڕی یەکێ لەو زانایانەی هەڵنەماڵی تاوان یەکێ لەو زانانەی هەڵنەماڵی لەناو هەر هەموویانە عەبدولەتیف بەو شێوازە ئەو سڕەی هەڵماڵی بۆی بۆ خەڵکی ڕوون بێتەوە هەرچەند ئەوەش خۆ کافر ناکە ینی 1001 شتی وا ڕوودا تۆ کافر نابی بەڵام تۆ بێی تەنازول لە عەقیدە بکەی تۆ بێی تاغوتێک بە وەلی ئەمر بزانی بە وەلی ئەمریکا خوای گەورە ئەفەرمێت دوای خوای گەورە و دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتاعی وەلی ئەمر بکەن تۆ بێی بڵێ وەڵا ئەم مەسعود بەرزانی ئەم جەلال تاڵەبانی ئەم پاڤێڵ تاڵەبانی ئەم مەسعود بەرزانیە کە 1001 بەدڕەوشتی و 1001 فەسادیان هێناوەت ئەو کوردستانە بڵێ وەڵا ئەمانە وەلی ئەمرن یعنی پێت وایە ئەم بە وەلی ئەمرکردنی ئەم زاڵمانە ئەوەش ناشرینکردنی دین و خەرک بەرەو ئیلحادی بردن و ئەمانە شەگرێتەوە یعنی یان ئەوەتەیە وەکو ئەوان ئەڵێن ئێوە دینتان ناشرین کردووە یان ئەمە زۆرێکە لە دین ناشرینکردن کە تۆ وەسفیەکەی کاک بەرزانگیان ئەم وەلی ئەمرانەی ئەوان ئەم تاغوتانەی ئەوان دوو سیفاتی زۆر گەورەیانتیایە دوو سیفات یەکەم کافرن بە دینی ئیسلام یعنی ئەمە ئەوە ناخوا وەڵا کافرن دووەمینیش زاڵمن جەلادن یعنی ئەگەر ئەوروپا کافر بێت جەلاد نییە وەکو ئەوێ یعنی تۆ لە ڕووی کوفرەکەەوە پشتگیریەکەی هەم کافرە بیتەوە لە ڕووی زوڵمەکەیشەوە ئەگەر پشتگیریەکەی ئەوە ئەزانێت چی هەڕەشەیەک لەسەر ئەوانە کراوە کە پشتگیری زاڵمانەکە
باشە پێغەمبەری خوا نافەرمێ صلی الله عليه وسلم سەیدی شوهەدا ئیمامی حەمزەیە خوای گەورە بە شەهید قبوڵی بکە لەگەڵ کەسێک کە ئەچێتە بەردەمی سوڵتانێک ئەم سوڵتانە مسلمانیش بێ ینی بە شەرتێ ئەچێتە بەردەمی سوڵتانێک قسەیەکی حەقەکە قسەی حەقەکە هەتاوەکو شەهید دەکرێت عەبدولەتیف تۆ فەرموودە نازانی عەبدولەتیف تۆ تا ئێستا چوویتە بەردەمی سوڵتانەکان قسەی حەق بکەی تۆ ئەڵێ من چووم بە لای مەسرور بەرزانی وەکو چۆن موسى عليه السلام چوو بە لای فرعون و نەسیحەتی کرد اذهب إلى فرعون إنه طغى فاگەورە پێ فەرمێ بڕۆ بەلای فرعون بڵێ تۆ تاغوتی تۆ لادەری تۆ لات داوە ئایا تۆ ڕۆشتی بڵێ مەسرور بەرزانی تۆ تاغوتی مەسرور بەرزانی ئەو هەموو لەش فرۆشە بنکە لەش فرۆشیانەی کە بە ناوی مەساج و بە ناوی قۆڵی ئاسن و بە ناوی 1001 شتەوە داتان ناوە لە هەولێرە ئەو هەموو قمارخانەی کە داتان ناوە ئاوا ڕێگری لە دروستکردنی مزگەوت دەکرێت یا یەکێتی تۆ مزگەوت لە کەلارە ڕوخێنی ئەو هەموو گەنجە و گرتووە لە زیندانەکانی ئاسایشە کە گەنجانی موحیدن بەشایەتی دۆست و دوژمن تۆ تا ئێستاوانە پێوتون نەبەخوا درۆگەی تا ئێستاوانە پێ نەوتون تەنها ڕۆشتووی کە پاکانە بکەی کۆمەڵ لە ماساکەی بۆی دوو تیکەی چۆر بۆ بێن بەڵێ بۆیە کاتەکەمان بەش بکاتن سپاس بۆ ئامادەبوونت و لە دوای بەڕێزت کاک ئەنتۆنیۆ شوانی وەرەگرن کە یەکەم گرژی و ئالۆزی سەرەتا کە لە لای ئەوەوە سەری هەڵدا سپاس بۆ ئامادەبوون کاک بیلا بەڵام پێش ئەوەی بڕۆی کۆتا پرسیارم بە کورتی دکتۆر عەبدولەتیف دەفەرمێ ئەم دژایەتەی من کە کرا وەکو جنێودان و سوکایەتی و پەلاماردان و لە ناو مزگەوت ئەوانە ینی ئەو کردوانەی ئێوە کە کردوتان کردیتە جۆرێک لە تەسکیەی خۆی گوایە ئەمەش هاوشێوەی پێغەمبەران عەلەیهیمو سەلام لەسەر حەقە بۆ ئەمەی بەرامبەرەکرێ بەڵام ئەمەی تۆش باسی ئەەکەیشتی ترە ینی لەسەر ناحەقیە بە ڕێی ئێوە چیت هەیە بۆ ئەم وتەی عەبدولەتیف ئایا ئەم کابرای ڕاست دەکاتن لەسەر حەقە و کاک بەرزانم کابرای ئەوەنە درۆی کردووە نازانم دەردی مایر حەسەنە لە کێو بۆ ڕاستکەمە قوڕ بەسەر و یعنی چ شتێک بۆ ڕاستکەمەوە والله ینی بەڵێ ئێمە کردو بە سەگی دۆزاخ بە سەگی ناو ئاگر کە ئێمە الحەمدولیلا خودی خۆم تا ئێستا سوێنە خۆم کە تاوانی کە بیرەم نەکردووە لە ژیانمە ئەوە لێ ئەو بینی خۆم و خۆیە بەڵام سوێن ئەتوانم بە قورئان سوێن بخۆم من سەگی دۆزەخم من سەگی ئاگرم مەسعود بەرزانیە کە بە دەوری لالشە تەوافەکە پەنا بەخوا 1001 سوگاتی بە ئیسلامەکە ئەمە وەلی ئەمرە و خەلیفەی موسڵمانانە و ئەبێ ئیتە ئەو گوێڕالی بکەیت یعنی تخوا ئەو بەراوردا يعني ئێمە نەک عەبدولەتیف جەماعەتەکەی دەرێشەکانی ئێمە کردو بە ئەهلی تایف عەبدولەتیف شان کردو بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەعوذ بالله کە گوایە هاتوو بۆ دەعوە ئێمە بەردبارانمان کردو ئەم قسە ینی بەم قسانە خەڵکی ئەخەڵەتێنن بەم قسانە خەڵک ئەوامە خەڵک علمی پێ نییە ئەم قسانە بە شێوازێکی نەرمەکەن و هەندێک جار هەندێک تۆنی ئەخەنە سەر بۆی خەڵکی بڵای بکەنەوە بۆ خەڵکی کە ئێمە تەکفیرین و ئێمە شاخ و کلک و گوێمان هەیەوەتر عەبدولەتیفش فریشتەیەکە و هاتۆ عەزابماندا ئەم قسە قۆڕانە کاک بەرز ئەمی عاتفەڕاکێشانە بەڵێ سپاس دەکەن کاک بیلال زۆر سپاس بۆ ئامادەبوونت بارەکە الله فیکە زۆر مەمنون زۆر سپاس کاک بەرزان سڵاو ڕێزم بۆ هەموو بینەران و گەردنی هەمووانن ئاستاوێکە ئەگەر مسلمان بن کە قسەیان وتۆ سەلام عەلەیکوم ورەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه وعەلەیکوم السەلام ورەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه